من لێرەوە لە 1964ەوە داوا لە لایەنی پەیوەندیدارەکەم داوا لە حکومەت یاریێمی کوردستانەکەم تخوا تو ئەوەی کە بڕواتان پێی هەیە ئەم بابەتە کە بن باسیەکە بەجددی وەریگرن دوای ئەوەی کە ئەم کێشانە ڕویان کردوتە هەرێمی کوردستان لە موچە لە کێشەکان لەگەڵ بەغدا ئەگەر هەڵتان کرد دڵی فەرمانبەرانتان خۆش کرد بیرێ لەم بابەتش بکەنەوە کە کۆچکردنی گەنجانە ماوەی 34 ساڵ 35 ساڵە گەنجانی ئەم هەرێمی کوردستانە ئەم وڵاتە جێدەهێڵن ئەم وڵاتە جێدەهێڵن لەبەر بێکاری ئەم وڵاتە جێدەهێڵن لەبەر نادادی ئەم وڵاتە جێدەهێڵن لەبەر ئەوەی کە دڵیان خۆش نییە لەم وڵاتەدا بەسە ئیتر ڕێیان لێ بگرن تکایە ڕێ لەو گەنجانە بگرن معقول نییە لە 2025 دوای 30 ساڵ جارێکی تر لێشاوی بە کۆمەڵی ڕۆیشتنی گەنجان بە ئاوا بە قاچاقچێتیە بۆ ئەوروپا بۆ هەندەران دووبارە ببێتەوە زیاتر سەرهەڵ بداتەوە ئەم ئامارەی من پێتانەڵێم زۆر مەترسیدارە بەرپرسانی وڵات تکایە ئاوڕی لێ بدەنەوە کێشەکان هەمووی چارەسەر بکەن نە کێشەیەک چارەسەر بکەن و دە کێشەی تر لە ناو کۆمەلگادا سەرهەڵ بدات لە ئیداری ڕاپەڕین ڕۆژانە دەگەنج هەوڵدەدات بچێت بۆ ئەوروپا یاخود دەگەنج دەچێت بە ڕێگای قاچاق بۆ ئەوروپا سەرۆکی ڕێکخراوێک لە ڕاپەڕین بە 1964 وتووە لە پێرێشە و بە تەنیا پێرێشە و لە قڵاتزێ 70 گەنج سەری خۆی هەڵگرتووە و بە ڕێگای ئاوی و بە ڕێگای قاچاقا ویستویانە بگەنە وڵاتانی ئەوروپا بە تەماشن ئەمەی بە 1964 وتووە بە تەماشن لە هەفتەی داهاتوودا 150 گەنج ئەم وڵاتە جێبێڵێت و شارەکە جێبێڵێت و بچێتە ئەوروپا ئاماری زۆر مەترسیدارتر بابەتی زۆر مەترسیدارتری باس کرد باسی لەوە کرد کە هەفتەی پێشوو لە چەند ڕۆژی پێشووە تەرمی مێردمنداڵێکیان گەڕاندوتەوە کە بازرگانی پێوە کراوە کە لە لیبیا بازرگانی پێوە کراوە دڵ و گورچیلە و هەناویان فڕۆشتووە و کڕین و فرۆشتنیان پێوە کردووە بۆ گەنجانی ئەم وڵاتە ئەو بەحرانە تێرکەن دەمی ماسیەکان تێر بکەن بۆ لە وڵاتی خۆمان کارێکی وایان بۆ نەکرێ گوێ لە داواکارەکانیان بکرێ هەلی کاریان بۆ بڕەخسێنرێ ژیانیان فراهم بکرێ بۆی وڵات جێنێڵن بۆیە داواکەم دووبارەکەمەوە ئەگەر کێشەکانتان چارەسەر کرد ئەمە کێشەی سەرەکیە دەبێت خەم و هەمی هەمووان بێ و دەبێت ئەمەش چارەسەر بکەن.